ئەمڕۆ ڕۆژی جیهانی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆیە. بەداخەوە قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ هیچی کەمتر نییە لە قوربانی جەنگەکان. ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین، زۆربوونی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. یەکێک لەوانە خراپبوونی بەشێکی زۆری ڕێگاکانی هاتوچۆ و نەبوونی ڕێنمایی پێویست لەسەر لێواری ڕێگاکانی هاتوچۆ. و هۆکاری دووەم دەگەڕێتەوە بۆ سەر خودی شوفێرەکە خۆی، ئەویش پابەند نەبوونی بە ڕێنمایەکانی هاتوچۆ. ئەگەر ئێستا ئێمە بین تەماشەی شەقامەکانی کوردستانەکەی خۆمان بکەین بە تایبەتی شاری هەولێر، دەبینین جەنجاڵێکی زۆری پێوە دیارە. زۆربەی زۆری تەماشە دەکەین لە ڕووی فەنەوە سیاقەتەکانی ما فەنی تێدا نییە، لە ڕووی زەوقەوە بە زەوق نەهاژوترێ، بە مەزاز دەهاژوترێ. یعنی ئەوەی کە ڕێنمایی هاتوچۆی هەیە با ئێمە ڕێنمایی هاتوچۆیدانێنە لایەکی بینە سەر ژیان و ژینگەی هاژوشتنی ئۆتۆمبیل. ئەو زەوقی کە لەگەڵتا دەبینی زۆر جار هەیە زەوقی لەگەڵنی، وەکو عادەتیەک خەڵک فێر بۆکە ئۆتۆمبیل باشوە، حەزی لە ئۆتۆمبیل هاژوشتنە زیاتر، جەنجاڵێکی زۆری لە شەقام پەیدا کردیە. هەر ئەوەشە نەتیجەکەی زۆربەی جاری زەینیشی لە خۆی نێدەبتا بۆی ڕووداوی نەخوازرا. بەنسبەت سیاقەت لە کوردستان بەڕاستی ناس سایقەکان بڵێن بەعام حەقی ڕێگەوبانەکان دەدەن، یعنی هیچ ڕوودەشی وای تیا نابێنم کە بڵێن حەقی ڕێگایەکەی بدەن. و بەنسبەتی حکوومەتی زۆر ڕێگەوبانمان هەیە، یعنی بێسەروبەری تێدایە زۆر، دەبێتە هۆی سەبەبی ڕوودانی هاتچۆ لە دەستدانی چەند هاوڵاتێک چەند خەکێک بەهۆی ڕێگەوبانەوە. و بەنسبەت سیاقەکانیش بەڕاستی غەڵەتیان گەلە زۆرە، حەقی سیاقەت نادەن، حەقی ڕێگاکە نادەن.